بە گوێرەی تازەترین لێکۆڵینەوەی زانستی لەسەر ژینگە کە لەلایەن باخچەی کیو بۆ ڕووەکە شاهانەکان و دامەزراوەی پاراستنی ڕووەکی نێودەوڵەتی بڵاوکراوەتەوە، چاندنی دار و ڕووەک هەموو کاتکارێکی باش نییە، بە پێچەوانەوە ئەگەر دارێکی هەڵا لە ژینگەیەکی هەڵە و ناوچەیەکی هەڵە و کاتێکی هەڵەدا بچێندرێت، زیانی زیاترە تاوەکو سوود. چاندنی دار کارێکی باشە و هەموو کات دەبێ هانی خەڵک بدرێت دار بچێنن، بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە دارێکی گونجاو لە ژینگەیەکی گونجاو و لە کاتێکی گونجاودا بچێندرێت. واتە ئەو دارستانانەی کە لە ناوچوون هەمان داریان تێدا بچێندرێتەوە کە پێشتر لێی بووە. دە یاسای نوێ بڵاوبوونەتەوە داوا دەکەن لە هەر شوێنێکی گۆی زەوی خەڵکی هەوڵی زیادکردنی سەوزایی دەدەن پەیڕەویان بکەن. یاسا زێڕینەکان بریتین لە پاراستنی ئەو دارستانانەی ئێستا هەن، کارکردن و هەماهەنگی لەگەڵ خەڵکی خۆجێیی، زیادکردنی هەوڵەکان بۆ هەرچی زیاتر چاندنی ڕووەکی جۆرا و جۆر، هەڵبژاردننی ناوچەیەکی گونجاو بۆ دارستان، چاندنەوەی ئەو دارانەی کە لەگەڵ ژینگەی ئەو ناوچە دیاریکراوەدا دێنەوە، چاندنی ئەو دارانەی کە بەرگەی کەشوهەوای جۆرا و جۆر دەگرن، ڕاوێژکردن بە کەسانی شارەزای ژینگە و ڕووەک و خاک و ئاو. دەیان ساڵی دەوێت تا ئەو دارانەی دەچێنرێن بە تەواوی گەشە دەکەن و دەبنە ئەو دارستانانەی کە بەهۆی بڕین و سووتان و کارەساتە سروشتیەکانەوە لە ناوچوون و جێیان دەگرنەوە. دارستانەکان هێڵی یەکەمی بەرگرین لە بەرامبەر گۆڕانی کەشوهەوا، ساڵانە بڕێکی زۆر لەو دوانۆکسیدی کاربۆنەی بەهۆی مرۆڤەوە دەچێتە ناو ژینگە هەڵی دەمژن و دەیکەنەوە بە ئۆکسیجین. کەمبوونەوەی ڕێژەی دارستان لە ساڵانی ڕابردوو کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر ژینگەی هەسارەی زەوی، بەردەوام هۆشداری لە بەرزبوونەوەی پلەی گەرما و پیسبوونی ژینگەش دەدرێت. نەریمان هەورامی، کوردستان 24.